پیایەوە بە فەقیری ژیوا و بە فەقیری و نەداری سەرش نیاوە دەستش نەنیاسینەوە پێ هەر کەس و ناکەسێوە پاڵ و ئانەیچنە شاعر و عالمێوە بەتوانات مەڵا حەسەنی مەردوخی ژناسیا بە مەڵا حەسەن و دزەڵی کوڕ و مەڵا محەممەی و نامی شعریەش هجری ساڵە و 1275 کۆچی مانگینە جەدەگا و وەیسیایی سەر بە شار و هەورامانی جەئابیەن و وەجە بناماڵەی علمی و عرفانی و مەردوخیەکا بیە جەتەمەن و 6 ساڵەگینە نیەیان حجرە و دەسشکردن بە وەنای جە خزمەت و تاتەیشنە بڕە جە کتێبە وردەکاش وەنێنێ پەی درێژەدای بە وەنای ملۆ دەگا شێخان و مەریوانی خزمەت و حاجی شێخ یۆسفینە بڕێتەر جە کتێبە علمیەکا وەنۆ جە هەر یاگێنە ئاوازە و دەنگ و عالمێوە ژنیە بۆ لەوان خزمەتش و چۆکێ شاگردیش دێنێرەنە و دەرسش وەنان شار و دەگا و وڵات و کردەواریش بشکنان وەجە بیارێ و لاجان و هەولێر نەفرەمەنەنەوە ئاخرسەر جە خزمەت و زانا و گەورە و هەولێرینە ئیجازەنامە علمی وەرگێرۆ وە گێڵۆوە مێ بۆ بە مدەڕست و دەگا شێخان و مەریوانی وەچاگە و کورسی و تەدریسی بەدەست مارۆنە و خزمەتکەرۆ بە مسڵمانە مامۆسا شۆن و دەگا شێخانیرە جە دەگایەکا و شارە زورینە جە بەعزە یاگەکاشنە مامۆساییشکردن پێسە هانە و قوڵی و بانیشار جە وەختێوە کە جە بانیشار نەبوو مەسەلەوە علمیە مێوەرۆ و ئاغەوات و دەسەڵاتدارەکەی و ئازەمانەی زانە بەباری علمی و مامۆسایی و داواشە نەکەراکە بوو بە قازی قوزات و منتیقەی بەڵام مامۆسا قبۆڵش مەکەڕ و چەنەشا و ماچۆ ئەگەر کریۆ تاپەنە من حەسکەر و درێژەدە و بە علمی منە و وەن و یاکیان دێن پێی مەدینەی و یاکیان دێن پێی ئەزهەر و میسری موافقت کەرا پێی ئەزهەر و میسری و مامۆسا تەشریف بەرۆ بە خەرج و مەخارج و دەسەڵات داراوە ملۆرە ئەزهەر و میسرینە و 2 ساڵێ چاگەنە ئیدامە ملۆ بە وەنای وەجە ئاخرنە کورسی و تەدریسیش پەنە تەقدیم کەرا وەچاگەنە مدەت و 9 ساڵامەنەوەنە و تدریس کرد مەڵا حەسەن و دزەڵی وەختێوەجە ئەلئەزهەر نەبوو بێتاقەتی وڵاتی و خیاڵ و وڵاتی منۆ سەرشنە و گێڵۆوە مێوەجە دەگا و هێڵان پێنە پێرۆزنامێوە مارۆ و کەرۆژ بە هامسەرش و شون و ئانەیرە گێڵۆوە و مێ جەدەگا و دزەڵیە نەبوو بە مامۆسا مەشهورە مەڵا حەسەن و دزەڵیە ئەولایش نەبیێن و بە دوعا و شەڕ و ئەیش جە ئەولایی بێنەسیب بیە مامۆسا پیایەوە قسەوەش و فرەخاکی بیەن وەچنی خەڵکی گیانە کریانەوە هەمیشەی فەرەجیە سەر و شانەی شۆ بیەن و عەلاقەیەوە فرەش بە سیاوچەمانەی بیەن و فەرە و جارە داواش کەرێنە جەڕی شەرمەکە وەرو بەرەو مزگینە سیاوچەمانیش پەیواچە مەڵا حەسەن و دزەڵی پیایەوە فرە مەبارەک و عال بیەن و ئێرتیباتی ڕۆحیش چەن و پیرا و باخەکۆنی و بیارێ بیەن مکاتەباتی شعریش چەن و شێخی حیسامەدینی و شێخی عەلاءەدینی بیەن مامۆسا شاعرەوی بە تەوانا بیەن و شعرێش بە هەورامی و سۆرانی و عەرەبی و فارسی واتێنێ و بەعزە جارێویش تێکەڵ و عەرەبی و زواناتەری شعرێش واتێنێ و زوانێوی تەنزی چبیەن جەدلێ شعرەکاشنە مامۆسا جە ژیوایشنە سەقەنجمێ و ناڕەحەتیە فرێش دیێنێ کتێبێش بێنێ و شعرێش بێنێ و دەستنویسێ فرێش بێنێ بەڵام وەرو خاتر و نەداری و هەژاری جەبەی نەلوێنێ نەقڵاری ماچا بڕێوە جە کتێبەکاش کە زمسان بیەنەوە واران واران جەدلێ لێفێوە نەشارتێنێشەوە یانەکەشا دڵۆپێ فرێش کردێنێ و کتێبەکێش گر فۆتیێنێ و جەدەست نەشیێن سایەتی وەزانێ فرێ جەبارە و کەسایەتی و مامۆسا حەسەن و دزەڵیەوە قسێ شاکردێنێ مامۆستا ئەسعەدی ڕیاضی و جە ڕیاضی زانە و عالمە فرە گەورەکا و دەورە وێژ بیەن فەرماوە ئای پێی مەڵا حەسەنی کە جە دەوران و وێشنە عیلم نەبیەن نەزانۆشە و فەقیە گر زەلیلی بێنێ دەستشۆ ئەنە عالم بیەن و ئەنە عیلمش پە نەبیەن بەڵام فەقیری و نەداری ناس عالجیوە مامۆستا هەژاری مکریانی جەدلێ کتێبەکە وێشنە فەرماوە شەخسیەتێوی شاعر و عالم و قسەوەش پێسە مەڵا حەسەنی کەم بیەن جە وڵاتنە بەڵام پا جۆرەکە گەرەکش بیە بۆ نەژیوان و فەقیری و نەداری ناسەنەڕێ بەرو خاتروانەی کە ئەدا و مامۆستا حەسەن و دزەڵی خەڵک و کەماڵای بێنەوە واڵێ مامۆستا شێخ فەتاحی بێنە مەشهور بە فانی ارتباطێوی عجایب
بين وفانين وهجرين ما وصى حسن ودزلي نبيا ومكاتبات الشعري فربين شان وزريان يا جنا فرماو هيهو يشندن نامان خبره تايتا ملبريان نسيم سفره خيلا سر حلقي عالي مقامان شاي فاني نامان ناميشش نامان را حسن ودزلي هیچ وقت نلان چيرو بارو منتو آغو آغواتي جدريجا وجا شعر كشنك من كوبليوش خزمتانا ونوى فرماو سلام سيدي ويرمن الدينار خويكي بيسا زورنا وشيرينا ناكوم بيني دروي آغايان كوشو كراوسي خم أكم بينا آخر من قرآن والا سرسينم الطيبات للطيبين من هلوي لوتكي برزي دالانيم هرگز وەک خاڵاو ناکەومە چینە حەسەن بۆ مەقام نۆکەری ناکا سەد جار ڕیامە ئەو جۆرە ژینە ئیزانا بلیمەت و پایە بەرزە جە ساڵ و 1964 جەدەگا و دزەڵیێ ئەمرە و خوای کەرۆنە و لاشەی بێگیانش تەسلیم و خاکی کەرۆنە و هەر جەدەگا و دزەڵیێنە ئەسپەردە کریەی و